بڵین بە شێوەیەکی گشتی زۆربەی کەسەکان لە ژیانیانە لە کاتێک لە ژیانیانە زیبکان لێت. زۆربەی حاڵتەکان لە حاڵتی با بڵین لە تەمەنی هەرزەکاریە ئەم حاڵاتیان تووشە بێ، یاخود با بڵین لە تەمەنی هەرزەکاریە ئەم حاڵەتە بە شێوەیەکی زۆر بەرچاو زیائەکە بۆ نمونە با بڵین لە پڕێکا تووشی زیبکە بێ کەسەکە. ئەمە پەیوەندی بە هۆکاری هۆرمۆنیەوە هەیە، یاخود با بڵین باڵق بوون. واتای چییە؟ واتای ئەوەیە کە ئەم گۆڕینی هۆرمۆنانە کاریگەری هەیە لەسەر ئەو با بڵین غدانەی پێست یاخود غدانەی چەوری ئەڕژن لە پێستە، بە هەمان شێوە دروستبوون یاخود زیادبوونی مووی کەسەکە و دەرکەوتنی نیشانەکانی باڵق بوون. بە شێوەیەکی گشتی ئەم گۆڕینی هۆرمۆنانەی جستەی کەسەکە ئەلبەتە هۆی زیاتر ڕژاندنی چەوری لە ڕژێنە چەورەکانی سەر پێستەکە، بە هەمان شێوە لە زۆربەی حاڵتەکانە گیرانی کونیلەکانی پێست و یاخود ئەو کونیلانەی کە مووی لێتە دەرەوە. لە هەمان کاتە لەو کەسانەیە ئەبینین زۆربەی ئەو بەکتریانەی کە بە شێوەیەکی نۆرمەڵ لەسەر پێست ژمارەی زیاد ئەکات، ئەبێتە هۆی دروستبوونی زیبکە و هەوکردنی پێستەکە. ئەمە یەکێکە لە هۆکارەکان. جۆرەکانی چەند جۆرێکە کەم پێڵێن زیبکەی داخراو یاخود زیبکەی بە هەمان شێوە زیبکەی هەوکردوشمان هەیە، زیبکەی با بڵین ڕەشمان هەیە هی ژێر پێست. ئەم زیبکەیە هۆکارەکەی گیرانی کونیلەکانە بە کیراتینی سەرپێستەکە و چەوری سەرپێستەکە. زیبکە داخراوەکە هەر هەمان شتە بەڵام ئەم کونیلەیە نەکراوەتەوە، واتە کەمێک قوڵترە و پێویستە دەربێت با بڵێن بەدەست دەربێت، یاخود زۆربەی کات ئێمە پاکردنەوەی پێستی بۆکەین بۆی ئەم زیبکانەی ژێرپێستەکە دەربێنین. وە زیبکە هەوکردوەکان ئێمە زۆربەی حاڵتەکان چارەسەری وەکو حەبوو شتی تری بۆ بەکارهێنین بۆ چاکبوون. تا ڕادەیەکی زۆر یەکسانن ڕەگەزەکان، بەڵام زۆربەی کات لە با بڵین لە ڕەگەزی نێرە ئەمە زیبکەکانیان زیاتر ئەبێ، واتە بۆ نمونە زیبکەی هەوکردویان زیاتر بۆ دروست ئەبێت لە شوێنی زیاتری جستەیانە و بە هەموو جستانە بڵاو بێتەوە، زیاتر لە نێرەکانە خراپتر دەرەکەوێت وەک لە ئافرەتە. خواردنێکێکە لە هۆکارەکان بێگومان بۆ نمونە خواردنی چەور یاخود با بڵین خواردنی ئامادەکراوی دەرەوە سوورە و کراو، خواردنی شیرەمەنی هەنێک کەس زیبکەی بۆ زیاکە وەکو شیر و هەنێک جۆری پەنیری تایبەت هەیە، خواردنی شیرین لە زۆر کەسا ئەمەوە ئەکات کە زیبکەکانی زیاد بکات یاخود زیبکەی بۆ دروست، بەڵام تەبەن لە هەموو کەسێکە ئەمە شەرت نییە ڕاست بێ. دەستکاریکردنی ئەم زیبکانە یەکێکە لە هۆکارەکانی زیادبوون و خراپتربوون و چاڵبوون یاخود دروستبوونی پەڵەی سەرپێستەکەی پاش زیبکە، ئەمە یەکێکە لە هۆکارەکان. هۆکاری تریش وەکو وتمان هۆکاری هۆرمۆنیە، هەنێک کەس هۆرمۆناتی تا ڕادەیەک ئەبینین تێکچووە ئەمە زیبکەکانیان زیاتر ئەبێت یاخود خراپتر دەرەکەوێت لەسەر پێستەکە. بێگومان بۆ ماوەی یەکێکە لە فاکتەرە گرنگەکان و بە هەمان شێوە پاکڕاگرتنی پێستەکە و هەنێک ڕۆتینی ڕۆژانە هەیە، ئەمانەش ئەبنە هۆکاری دروستبوون یاخود خراپتربوونی زیبکەکان. گرنگترین شت ئەوەیە کە ئەم کەسە یاخود ئەتوانین بڵێن زیاتر دایک و باوکان هۆشیار بن لەم بارەیەوە، ئەوەیە کە بینیان کوڕەکەیان یان کچەکەیان کە ئەم حاڵتی بۆ دروست بووە، یەکەم هەنگاوەیە بێنن سەردانی پزیشکی پێست بکە، پسپۆری پێست، چونکە ئەمە وەکو یەکەم هەنگاو وایە بۆ پارێزگاریکردن لە پێستی ئەم مناڵە یاخود ئەم کەسە، چونکە ئەمە هۆکاری تری لێ ئەکەوێتەوە، ئەبێتە هۆی خراپتربوون یاخود چاڵبوونی دەموچاوەکی، هۆکاری دەرونی یاخود کێشەی دەرونی بۆ ئەم هەرزەکار ڕەنگە دروست ببێ یاخود بۆ ئەم کەسە. وای لێ ئەکات کە بە شێوەیە کۆنتترۆل بێ کە ئەمە کەمترین ماوە بخایێنێ یاخود کەمترین زەرەری لێ بکەوێتەوە لە داهاتوە. بۆ ئەو کەسانەی کە پێش قۆناغی هەرزەکارین یاخود با بڵین نەگەشتونەتە ئەو قۆناغە، باشتر وایە دەست پێشخەری بکەن بە پارێزگاری لە پێستیان، ئەمەش بە بەکارهێنانی ڕۆتینێکی تایبەت کە بۆ جۆری پێستەکەی خۆی ئەبێ، ئەویش لەلایەن پزیشکی پسپۆری پێستەوە، نەک با بڵین لە ڕێی ڕێنمایی پیجەوە یاخود لە ڕێی ئینتەرنێتەوە، چکە ئەمانە بەڕاستی پسپۆر نین و ئەبێتە هۆی خراپتربوونی حاڵتەکان یاخود ئەگەر ئەو کەسە زیبکەشی بۆ دروست نەبێ بێتە هۆی دروستبوونی زیبکە، هەنێک کەس خۆی بۆی دروست نابێ یاخود زۆر بەکەمی ڕەنگە زیبکەکەی خراپ ببێت یاخود تووشی حاڵتێکی با بڵێن هەوکردنی پێستی بکە ئەم بەرهەمە هەڵانە بەکارهێنانیان.
باشتر وایە پاک ڕایگرن پێستیان دەستکاری نەکەن و بە تایبەتی غەسوول یان سابوون یاخود شێدارکەرەوە و دژەخۆری تایبەت بە پێستی خۆیان بەکاربێنن بە هەمان شێوە کوتم خاولی وشتی خۆیانیان هەبێت لەگەڵ خەڵکی کە بەکارینێنن سەری نوشتیان پاگڕاکن هەفتەی جارێبی گۆڕن دەستکاری دەم و چاویان دەکەن بۆ مەوادی زۆر با بڵێن ئەستور لەسەر پێستیان بەکارێنن چ مکیاژ بێت چ مادەی زۆر چەوهەیەک و ڤازەلین و ئەمانە ئێستا باوێتی ئەمە زۆر خراپە زۆر زەرەڕەیە لە پێستەکە لانی دەرونیەکێکەوە کوتپان لە هۆکارەکانی هەم دروستبوونیش و هەم خراپتربوونی زیبکەکەش یاخود کێشەی پێستەکە بەگشتی زۆر کات کە ئێمە خۆمان ئەڵێن کە شتێک زۆر خاڵیەتی یاخود دەستکاریەکەی بۆ دروستە بێ یاخود خراپە بێت ئەمە یەکێکە لە فاکتەرەکان بۆنە کە تۆ زۆربەی کات بەتایبەتی ئەوانەی پێستیان چەورە کە زۆر دەستکاری ئەمە بکەن یاخود زۆر بیری لێ بکەنەوە یاخود با بڵێن وا بکەن خەیاڵیان زیاتر لای ئەوە بە زیاتر دەستکاریەکەن ئەمە بەڕاستی حاڵەتەکان خراپتر ئەکات و یاخود ئەبێتە هۆی دروستبوونی ئەگەر نەشی بێت.